شۆڕشی کەزەی هاواری ژنان بۆ ئازادی نووسین سەعید ئەمانی. لە مانگی سەپتەمبری ساڵی 2022 زاینی ژیانی مەحسا ئەمینی کچێکی 22 ساڵانی کوردی دانیشتووی شاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستی پۆلیسی ئەخلاقی ئێران کۆتای پێهات. تاوانی ئەو تەنها ئەوە بوو کە ڕووسەری بە شێوەیەکی بەوتەی ئەوان ناپەسەند بەسەردادا بوو. ئەم ڕووداوە کاریگەرە بووە هۆی دەستپێکی یەکێک لە گەورەترین بزووسنەوە مەدەنیەکانی مێژووی هاوچەرخی ئێران، بزووسنەوەیەکە بە شۆڕشی کەزێ ناسرا. ژنانی ئێران بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکاندا دەستیان کرد بە بڕینی کەزەکانیان لە شەقامەکاندا وەک نیشانەیەک بۆ نافەرمانی مەدەنی و ناڕزایەتی لە دژی سیستەمێکە بەردەوام مافەکانیانی پێشێل کردووە. ئەو کردارە سمبۆلیکە کە بە خێرایی لە تۆڕەکۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەوە گەیشتە قۆناغێکە ژنێکی شێروانیش لە ڕۆژاوای کوردستان لەلایەن کەسێکی دەمارگرژەوە هێرشکرایە سەر و کەزێ بڕدرا. بەڵام ئەم هێرشە دڕندانەیە لە بری ئەوەی ترس بخاتە دڵی خەڵکیەوە وەک ئەوەی نەیارانی دەیانویست بووە هۆکاری بەهێزتربوونی بزووسنەوەکە و هاندانی بەشێکی بەرچاو لە ژنانی کوردستان و جیهان تا بۆ پشتیوانی لە ئازادی ژن و ژنانی شێروان کەزێی بەهۆننەوە. ئەم کردارە بوو بەهۆی ئەوەی کە هەشتەکی ژن ژیان ئازادی و مەحسا ئەمینی جارێکی تر و بەهێزتر لە هەمیشە گەڕایەوە سەر زمانی بە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا. ژنان و پیاوان لە کوردستان، ئێران، تورکیا و وڵاتانی تری ناوچەکە بوونە هاوخەبات و هاوپشتی یەکتر بۆ دادخوازی ئازادی و یەکسانی و مافە سەرەتاییەکانی ژنان و بۆ پاراستنی کەرامەت و شکۆی مرۆڤانەی ژن. لەم قۆناغەدا شۆڕشی کەزێی تەنها سەبارەت بە ڕەتکردنەوەی سەرپۆشی ناچاری نییە، بەڵکو دەربارەی ڕەتکردنەوەی دابوو دەستوری زۆرجارانەی سیستەمێکەکە بە درێژایی چەندین دەیەیە کچان و ژنانی وەک هاوڵاتی پلەدوو بە هەژمار دێنێ. بۆیە بینینی بڕینی هەر کەزیەیەک، بیستنی هەر هاوارێک، سیرکردنی هەر وێنەیەک لە تۆڕەکۆمەڵایەتیەکاندا سەڵایکی بەرزە کە دەڵێت ئێمە ئیتر ئامادە نین بێدەنگ بین. ئەم بزووسنەوەیە فیری جیهانی کرد کە ئازادی شتێک نییە پێشکەش بکرێت، بەڵکو مافێکی سروشتیە کە پێویستە بەردەوام لە پێناویدا خەبات بکرێت. کەزیە هۆنینەوە بووە هێمای ئازادی و هاواری ژن ژیان ئازادی بووەتە سرودی نەوەیەک کە چیتر ئامادە نییە لە بێدەنگیدا بژیت.